بخير بی دکتۆر زۆر سپاس دەکەم کەتومەش بەخێر بی سەرچاو دکتۆر دەمەوێت سەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم پێش هەموو شتێک پێم بڵێ هەواڵی ساختە یاخود ساختە هەواڵ چییە و توانین بە چی بڵین هەواڵێکی ساختە بەڵێ هەواڵی ساختە ناوەکی خۆی بەخۆیەتی لە ئینگلیزیە فێک نیوسی پێوترێ ئاماژەیە بۆ زانیاری ناڕاست یاخود شێوەررا و یاخود دروستکراو بەشێکی زۆری ئەو هەواڵانەی کە بە ساختە ناوەبرێن چەند جۆرێکیان ئەوەیە کە سەر لەبەری هەواڵەکە ساختە و دروستکرا و وجودی نییە بەشێکی دیکەیان ئەوەیە نیوە ڕاست و نیوە شێوێنراوە واتە بەشێک لە زانیاریەکان هەیە ڕووداوەکە هەیە بەڵام دەیشێوێنێ بە ئامانجێکی دیاریکراون زۆر جار ئامانجەکە سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتیە یاخود بە پێی سیاسەتی میدیایی ئەو شوێنەی کە ئاراسەیەەکە دیارریەکە کە بەچە ئامانجە هەواڵی ساختە دروستەکرێ هەڵبەت لە سەروەختی قەیرانەکان لە کاتی شەڕ و ئاڵۆزیەکان لە کاتی ناکۆکیەکان هەواڵی ساختە زۆرترە بێ و ئەوەی کە واکە زۆرتر بێت چونکە ئێمە چەمکێکمان هەیە پێوترێت چەمکی جەنگی دەرونی جەنگی دەرونی هاوشان لەگەڵ جەنگی واقعیە پێکەوە کارەکان بە ئامانجی ئەوەی کە کاریگەری و کاردانەوە لەسەر وەرگرت زۆرتر بێ و هاوکار بێ لەو سوپا سەربازی کە هەیە بۆی بەر لەوەی بگەنە شوێنەکان ئەما لە ڕووی دەرونی و کۆنتترۆلی ئەو شوێنە بکەن یا دوژمن ببەزێنن یا بە جۆرە لە جۆرەکان ناچاری بکەن کە تەسلیمی واقع ببێ. دکتۆر پێم بڵێ ژیری دەستکرد چۆن نەتوانێت کاریگەری لەسەر دروستکردن و بڵاوبوونەوەی زیاتری ساختە هەواڵ هەبێ یاخود ئایا ئەمام ڕازەی تەکنەلۆژیە وای کردووە کە هەواڵی ساختە بەرەو زیاد بوون بڕوات بەدڵناییەوە ژێری دەستکرد وەکۆڵێ چەکێکی دوولایەنە هەمەتوانی بە ئاراسی باش بەکاریبێنی هەمەتوانی بە ئاراسی نەرێنی و خراپە بەکارێنی ئەوانەی کە بە ئاراسی نەرێنی و خراپە بەکارێنی یا خراپ سوود لە تەکنەلۆژیا وەرەگرن ئیش لەسەر بڵاوکردنەوەی ساختەواڵ ئەگەر بنمونە وەرگین زیاترەکەن بۆ لە برەوەی پرۆسەکەی ئاسانتر کردووە هەم لە ڕووی بڵاوبوونەوە و خێراییەوە ئاسانترە هەم لە ڕووی تێچوونەوە تەکلیفەی کەمترە هەم لە ڕووی کاریگەری و کاردانەوەی بەهێزترە لە چاو جۆرەکانی دیکەیە بنمونە یەکێ لە قوربانیەکانی با بڵێن بەکارهێنانی یا خراپ بەکارهێنانی ژێری دەستکرد لە ساختە هەواڵە ڕەنگە خۆتی ئەو چەناڵە میدیاییە بێ کە بەکارهێنێ یەکەمین شت متمانە لە دەستەیە چونکە وەرگری زیرەکە ڕەنگە جارێک دوو جار بەسەریا تێپەڕە بەڵام لە جاری سێم و چوارەمە کە بینێ هەواڵەکان ناڕاستن زانێرەکان شێوێنراون ئەو کاتە ئەیناسێت و وردە وردە متمانە لە دەستەیە ڕەنگە ئاراستەی سیرکردنی بۆ چەناڵێکی میدیایی پەخشکراو یا چاپکراو یا دیجیتاڵی بگۆڕە بۆیە قوربانی یەکەم خودی میدیا خۆیەتی قوربانی دووەم ڕەنگە شێواندنی ڕایگشتی بێ ڕایگشتی بە ئاراسەیەکی وەکۆڵێ نەرێنیە بە وەوای لەیەکە وێنەیەکی خەیاڵی ناڕاست و شێوەنرایی بۆ دروستکە کە ئەمە سەر لە وەرگرە شێوێنێ قوربانیەکی دیکە ئەشێ باری دەرونی وەرگرەکان بێ کە بەردەوام لە حاڵەتێکی دۆدڵی و نیگەرانیە ئەیانهێڵێتەوە ئەوان لەیەکە کە بەردەوام نیگەران بن بۆیە ژێری دەستکرد خراپ بەکارهێنانی زیانی زۆرترەوە لە قازانجەکەی. بەڵێ باشە دکتۆر لە ئێستاە کە زۆرینەی زۆری بەکارهێنەران تۆڕە کۆمەڵایەتەکان و پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا بەکارهێنن پێ وایە ئەم پلتفۆرمانە ئەمەی کە ئێستا هەمومان دەستڕاگەیشتنمان بە دنیا دیجیتاڵی زۆر ئاسان بووە بۆتە سەکۆیەک و زەمینەیەکەوا بکات زیاتر بەر ئەو هەواڵ و بابەتانە بکەوین کە بەرژیری دەستکرد دروستکراون. بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام بەر لەوە ئێمە بێ ئەو حەقیقەتە بزانین ژیری سروشتی مرۆڤ هەمیشە بەهێزترە لە ژیری دەستکردی مرۆڤ چونکە ژیری دەستکرد خودی مرۆڤ دروستی کردووە و ئەتوانێت ئەو ئاراسەیەەکە ئەو بەرمەجەیەکە و داتاکان داگەڵەکە بۆیە بەدڵناییەوە وەکوتم ئاراستەی کارکردنی ئەو شوێنە یا ئەو نێوەندەیە ئەو چەناڵەی کە ساختە هەواڵ بڵاوکاتەوە یا ژێری دەستکرد بەکارێنێ بۆ ئامانجێکی نەرێنی
لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان و بەتایبەت زووتر بڵاو بێتەوە کاریگەریشی زیاترە بێت لەسەر وەرگرەکان. باشە دکتۆر، بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆ و وێنانەی کە بەژری دەستکرد دروستەکرێت دیارترینیان بۆ چ مەبەستێکە؟ ئایا بۆن منەوە کەسێک کە دروستەیەەکە مەبەستێکی هەیە لە پشتێوە یاخود بڵین بە ئەنقەست ئەمە ئەکا یاخود تەنها بۆ خۆشی و حەزەکان ئەمڕازە و تاقیب کاتەوە و بڵاوێ کاتەوە، بەڵام نازانێت کە دوجار زیان ئەنێتەوە. لە بەکارهێنانی ژێری دەستکرددا هیچ شتێکی ئاقەز نییە، بەڵکو پلان بۆ دانراوە و پلان ئامانجێکی دیاریکراو هەیە لە پێناو تاقیکردنی ئەو ئامانجە ئیشەکە. بەشێکی زۆری ئامانجەکە لە ئێستا ڕەنگە سیاسی بێ. یەکەم ئەگەر گونجاو بێ بڵام یەکەم یا یەکێ لە دیارترین نمونونەکانی بەکارهێنانی ژێری دەستکرد لە هەرێمی کوردستانە ڕەنگە بگەڕێنەوە بۆ سەر وەختی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی زۆر نەرێنی بەکارهێنرا و زۆرینەی خەڵکیش هەستیان پێکرد کە ئەمە لە بەرهەمەکانی خراپ بەکارهێنانی ژێری دەستکرد ئەویش ئاوێزانکردنی دەنجی کەسەکان بوو بە تایبەت کەسایەتە سیاسەکان بۆ ئەوەی لە هەڵمەتی بانگەشەیە بەکاری بێنن. بۆیە لە ئێستاە هەم لە سەراسی ناوخۆیی و لە سەراسی هەرێمی و لە سەراسی نێودەوڵەتیش ژێری دەستکرد یەکێ لە ئامانجەکانی کە خراپ بەکارهێنرێ ئامانجی سیاسیە، ئامانجی ئەمنیە و هەندێک جاریش لێرو لەوێ ئەبینین بە ئامانجی کۆمەڵایەتی بۆ تێکدانی شیرازی خێزان بۆ هێنان ئاوەی زۆر بیرۆکە و بۆ چوون کە لەگەڵ واقعی کۆمەڵگەیەکان نەگونجێ یا بیەوێ زمینە سازی بۆ بکە ژێری دەستکرد بەکاردێن. دکتۆر، بەڵام بەدەر لەو بوارانی کە باست کرد بەشێکی زۆری ئەو خەڵکانش کە بەکارێنن چۆنەڵی بۆ مەبەستی تاکە کەسی خۆیان ڕەنگە ئامرازەکان بەکار بهێنن. دەمەوێت بزانم ئایا بەکارهێنانی ئەم ئامرازانی ژێری دەستکرد ئەوەندە ئاسانە یاخود ئەوەنە بەردەستە کە هەموو خەڵکێک دەستی پێگات کە ئێستا بەڕاستی ئەگەر بە دیاریکراوی باسی ئەم جەنگی نێوان ئیسرائیل و ئێران بکەین بە سەدان ڤیدیۆ وێنە بڵاو بووەوە کە هەر لە هەژمارەکی ئینستاگرام یاخود تیکتۆک و ئەوانە بڵاوەکرایەوە خەڵکێکن هەر خۆیان ئەم شتەکەن. ئایا ئەمەندە ئاسانە بەکارهێنانی تا هەموو کەس دەستی پێی بگات؟ من ئەمەوێ وەکڵێ جەخت بکەم لەسەر قسەکەم ئەوەی کە بەکارهێنانی ژێری دەستکرد بێ ئاماژ نییە و بێپلان نییە. ئەو تاکە کەسێک کە وەڕێزی شت باسیەکەی ئەویش باگراوندی هەیە، باگراوندی ئاینی هەیە، باگراوندی کۆمەڵایەتی هەیە، سیاسی هەیە، پەروەردەیی هەیە. ئەو باگراوندە هانیئەیە کە خراپ سوود لە ژێری دەستکرد وەربگرێ و بەکاری بێنێ بۆ ئامانجانی خۆی. بەدڵناییەوە ئەگەر تۆ دقت بی لە گەرمەی شەڕی ئێران و ئیسرائیلیا کە شەڕێکە ئەتوانین کورتی کەینەوە لەوەی کە شەڕی تەکنەلۆژیا بوو، شەڕی ژێری دەستکرد بوو بە پلەی یەکەم، ئەنجا شەڕی سەربازی و شەڕی مەیدانی بوو. لێرەشە جگلەوەی هێزە سەربازیەکان جگلەوەی هەردوو وڵات وەکوڵێ هێزەکانیان خستۆتە گەڕ، بەڵام مەکینەیەکی گەورەی ئیشکردن هەیە کە سوودی لە ژێری دەستکرد وەرگرت بۆ ئەوەی کە لە ڕووی جەنگی دەرونی بەرپاکە لەگەڵ نەیارەکانیان چ لە ئێران چ لە ئیسرائیل ئێمە بینیمان بە چەندین شێوازی جیاواز هەم لە ئیشکردن لەسەر کۆنتێن لەسەر ناوەڕۆکی هەواڵەکان هەم لەسەر وێنەی جوڵاو هەم لەسەر ڤیددیۆ و هەم لەسەر گرافیک و چەندی شێوازی جیاواز ژێری دەستکرد بەکارهێنرا بۆ ئەوەی پێشوەختە بەر لەوەی موشکەکان بنن بە یەکتریەوە پێشوەختەوە کۆڵێ وەرەی هێزی بەرامبەر بڕوخێنن و جۆرێک لە زەمینەسازی بکەن بۆ ئەوەی کە دوژمن جۆرێک لە بەزاندون و لە تێکشکان ڕووی تێکردووە. ئەمانە بە دڵنیاییەوە لە وڵاتانە با بڵێن مۆبەرمەجە پلان بۆ دەڕژاوە دەستگا و دامەزراوەی هەیە، خەڵکی هەیە، بینای هەیە، پارەی تا سەرڤکرێ و پارەی زۆریشی تا سەرڤکرێ و تەکنیک و تەکنۆلۆژیای تازەی تا بەکارهێنرێ و دوایین ڤێرژنەکانی تا بەکارهێنرێ و ئیژەکرێ لەسەرەوەی چۆن بە خێراترین شێوە کاریگەرترین شێوە پەیامەکانی خۆی بگەێنێتە سەر لایەنی بەرامبەر و بەنسبەت پرسیارەکەی تۆ هێندە ئاسانە بڵێ ئێستا زۆر ئاسانە لەبەرەوەی ئەگەر تۆ تەنها مۆبایلێکی زیرەکەت هەبێ و توانای دابەزاندنی ئەپلیکیشنەکانت هەبێت لە ڕێگەی ئەپلیکیشنانەوە تۆ ئەتوانی بچیتە ناوە و ئەم ئەپلیکیشنانە بۆ نمونە ئەگەر ئێمە قسە لەسەر وێنەیەکی جوڵاو یا ڤیدیۆیەکی جوڵاو بکەین زۆر بە ئاسانی تۆ ئەتوانی لە ڕێگەی دیپفەیکەوە ئەوەی کە پێڵن ساختەکاری قوڵ پێنج وێنە بێبینەکە و ئیشی خۆیەکە ینی چیرۆکێکی پێ بێت و بڵێستێکی بۆ لەسەر و بابەتە چیرۆکێکە بۆ دروزەکە کە خۆت ینی سەر دەسوڕمەی لەوەی کە چۆن ئەم چیرۆکی دروست کردووە. یەکێک لە نیشانەکانی ناسنەوەی ساختە هاواڵ ئەوەیە هەمیشە ناونیشانەکانی زۆر سەرنجڕاکێشەوە لە وەرگرە کات کەمەکێشیکە بۆ خوێندنەوەی بۆ بینینی بۆ گوێگرتن لی بۆ سیرکردنی بۆ لەبەرەوەی تەکنیکێک بەکارێنێ ئەم تەکنیکە
جۆرێک لە ڕاستی تێدایە جۆرێک لە حقیقەتی تێدایە بۆ نمونە تۆنی دەنجی من و تۆ وەرەگرێ و بەکاریێنێ لە ڤیددیوەیەکە کە خۆی مەبەسێتی بۆ نمونە وێنەی ئێمە وەرەگرێ چەند وێنەیەکی جیاواز لەسەر ئەساسیەوە دروستیەکەرەوە ئێسا لە کوردستانیش بۆ نمونە هەندێک ناوەند هەن کە خۆشبەختانە ئەوان بە ئاراسی باشە بەکارێن بەشێک لە گۆرانی کوردەکان ئەوانی حەسەن زیرەک و علی مەردان و تارە تۆفیق و ئەوانە سەر لە نوێ بەژری دەستکرد دروستیانەکەنەوە و ئیشان لەسەرەکە ئەمە لایەنە باشەکەی ئێتی کە تۆ ئەتوانی هەتا ئێستا لە ئاستی جیهانیشە خەڵک تااقەتی خوێندنەوەی زۆر نەماوە بۆیە چی ئەکان سول لە ژری دەستکرد وەرەگرن بۆی تێکستەکان سۆڕی بۆ دروستکان و ڤیددیۆی بۆ دروستکان بۆ نمونە باسی ڕووداوێکی مێژوویەکە ئەم ڕووداوە مێژوویە ئێت لە ڕێگەی ژری دەستکردەوە ئەجوڵێنە کەسایەتەکانە جوڵێنە ناپلیۆنێ بۆێنێ مەسەلەن جۆرج واشنتنە بۆێنێ لە کووردا بۆ نمونە شێخ مەحموودی نەمرێ بۆێنێ قازی محەممەد بۆێنێ کامانە قساکان و ئەجوڵێن واهینەکان ئەمە سەرنجڕاکێشترە وەک لەوی تۆ بچی کتێبێک بخێنیتەوە کە تێکستێکی ڕوتە ڕەنگە هەندێک جار هەم کاتی زۆرەدا بە هەم تااقەتی خوێندنەوەیت نییە هەم ڕەنگە جۆرێک لە مەلل دروستکە بۆ خوێندنەوە بۆیە ژیری دەستکرد ئەکرێ بە ئاراسە باشەکەشیە بەکاری بێنین و ئەشکرێ بە ئاراسی نەرینیە بەکاری بێنن بەداخەوە ئەوەی کە ئێمە تا ئەسەبینیمانە زۆرینە بە ئاراسە نەرینەکەیە بەکارێنن بۆ لە بەرەوەی ڤێرژنی تازە و تەکنیکی تازەی ژیری دەستکرد لە دەستی ئەوانەیە کە هێزیان هەیە کە پارەیان هەیە و ئەتوانن دوای ڤێرژنەکان بەکاربێنن بۆ ئامانجەکانی خۆیان. دکتۆر دەمەوێت باز لە دروستکردنی ئەو کاریگەریانە بکەم کە لە کاتی بەکارهێنانی ئەمڕازەکانی ژیری دەستکرد و دروستکردنی هەواڵی ساختەدا لەسەر وەرگر دروست دەبێت. ئایا چی لە وەرگرێکە بۆ نمونە دڵڕاوکێیە بۆ نمونە نەبوونی متمانە زیادەکە واکە کە خەڵکی تر متمانەی بەو شوێنە نەبێت کە ئەم بابەتە بڵاوکات خۆ هەر متمانی بە بارودۆخەکە نامێنێ دەمەوێت باسێک لەو کاریگەریانە بکەی بووم. کاریگەریەکان جۆرە جۆرن لە کەسێکە بۆ کەسێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ هەڵبەت تا ئاستی ژیری و هۆشیاری وەرگر زۆرتر بێ کاریگەریەکەی لەسەری کەمتر بێت چونکە زووتر ئەیناسێتەوە و باشترکی پێەکە بەڵام ئەگەر ئێمە قسە لەسەر وەکۆڵێ ئاستە گشتێکە بکەین خەڵکانێک کە ئاشنا و ئاگاداری بەکارێنانی ژیری دەستکرد و تەکنیکەکانی نین ئەمانە کاریگەریەکەیان زۆرتر لەسەر دەرەکەوێت بە تایبەت کاریگەری دەرونی بەوەی کە بەردەوام لە دوودڵی و ڕاڕایی و دۆخێکی دەرونی ناجێگیرە ئەیان هێڵێتەوە چونکە بەردەوام لەژێر کاریگەری و کاردانەوەی ئەو پەیامانی کە پێیەگە هەتا بیرەکاتەوە ڕفتارە دوێنێ. کاریگەریەکی دیکە ئەوەیە کە توانای هەڵسەنگاندن لاوازەکە بیرکردنەوەی ڕخنەیی ئەکوژێ چونکە تۆ کاتێک کە هەڵسەنگاندن بۆ بابەتێگەکەی کۆمەڵی ئەگەر لە بەرچاودانی بەپێ ئەم پێوەرانە بەپێ ئەمەگەرانە هەڵسەنگاندنەکەی بەڵام کاتێککە ژیری دەستکردێ هەموو ئەمەگەران و هەموو ئەم پێوەر و کرایتریایانە تێگەشکێنێ ئەو کاتەتر وەرگر ئەبێتە وەرگرێکی تەماڵ چاوەڕێیەکە هەمیشە میدیا هەم بیری بۆ بکاتەوە هەم زانێری پێبە هەم لە جێ بڕیاریش نەتیجەکەشی پێ بڵێ ئەنجا ئەمە کاریگەری خراپتریشی هەیە بۆ پرۆسی دیموکراسی بۆ سیستمی دیموکراسی چونکە ئێمە یەکێک لە ئەرکەکانی میدیا ئەوەیە خەڵک هۆشیار بکاتەوە ئاراسە جیاوازەکانی پێ بڵێ ڕێیە جیاوازەکانی پێ بڵێ بۆ ئەوەی وەرگر خۆی بگاتەوە قەنەعاتی کام بۆ نمونە کاندید باشە بۆ ئەوی دەنجی با کاملایەنە باشە بۆ ئەوەی سەریخە بەڵام کاتێک کە تۆ بە ژیری دەستکرد ئەم بیرکردنەوەی نایاڵی ئەم هەڵسەنگاندنە نایاڵی ئەو کاتە زەرەرە گەورەکەوەیە کە وەرگر وای لێ یەکەی شوێن قەرباڵقی بکەوێت شوێن ئەو چەناڵە بکەوێت کە زۆترین ژیری دەستکرد بەکارێنێ بۆ شێواندنی ئاراسەکان. قوربانەیەکی دیکە کاریگەریەکی دیکە ئەوەیە تر متمانە نامێنێ بە چەناڵە میدیایەکان و متمانە نامێنێ بەوەی کە تۆ بتەوێت جاران ئەگەر بدویستایە بۆ نمونە دوایین ئەبدەیتی ڕووداوێک بزانانی سەری کەناڵێکی ڕاگەیاندنەکەی بەڵام ئێستا کەناڵە ڕاگەیاندنەکە خۆی بە بەرنامە بە پلان ئیش بکات لەسەر ئەوەی کە زانێرەکان لە تۆ بشێوێنێ و زانێریەکان ساختە بکە وێنەکان ساختە بکە ڤیددیوەکان ساختە بکە ئەو کاتە متمانە بە چەناڵ و بە زانیاری و بە خودی میدیاش نامێن. دکتۆرە گەر بکرێ بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە چۆن بتوانین هەواڵێک یاخود ساختە هەواڵێک کە بزانین بە ژیری دەستکرد دروستکراوە بیناسینەوە لە ڕێگەی چیەوە بتوانین ئەمە بکەین؟ ئەمە زیاد لە تەکنیکێکمان هەیە بۆ ناسینەوەی ساختە هەواڵ یەکێ لەوانە چێکردنی سەرچاوی بڵاوبوونەوەی هەواڵەکەیە ئەو هەواڵی کە بڵاوبووەوە لە چ چەناڵێک بڵاوبووەوە ئایا لە ئەوەی کە پێڵێن لە میدیای باو بڵاوبەتەوە لە میدیای چاپکرا و پەخشکرا و دیجیتالی بڵاوبەتەوە یا لە میدیای ئەڵتەرناتیڤ وەکو تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوبەتەوە ئەمە یەک. دوو ئەکرێ ناونیشانەکە بپشکنی هەمیشە ناونیشانێک کە بە ژیری دەستکرد دروستکرابێت سەرنجڕاکێشترە
وەک لەوەی کە کەسێک دروستی کردبێ چونکە ئەو داتاکانی لە بەردەسایە ئەگەر بەناو داتاکان کامەی کاریگەری زۆتر بێ و مسیرتر بێ ئەوە کە بەناو نیشان سێم پشکنینی ناوەڕۆکی هەواڵەکەی ئایا ئاراسی دژبەیەک هەیە لە ناوەڕۆکی هەواڵەکەی یاننا بۆن منە جملەیەک ئەنووسێ ئایا جملەیەکی عکسی هەیە کە ڕەدی جملەی پێشخۆی بەوە ئەیناسیتەوە ڕێگەیەکی دیکەی ناسنەوەی ساختە هەواڵ ئەشێ ئەو وێنە و ڤیددیویانە بێ کە چێکی بکەیتەوە ئایا وێنە و ڤیددیویانە هەزەکەی پەڕیوە هەزەکەی قرتان و شێواوی تایە مەسەڵەن ڕزولوشنەکەی کواڵیتەکەی ڕێگەیەکی دیکە ئەشەیە چێکردنی هەمان ناونیشان و هەمان هەواڵ بێ لەگەڵ چەناڵێکی دیکەیە لەگەر سەرچاوەیەکی دیکەوە سەرچاوەکان بەراوردکەی بە یەک بزانانی ئەم هەواڵە وجودی هەیە یاکوتنە وەجگەلەوەی ئەمانە و بیرکردنەوەی ڕخنەی خودی وەرگرەکان لەوەی کە لە ئەنجامی زۆر ممارەسەکردن لە ئەنجامی زۆر بینین بیستن خوێندنەوە ئەزانێ هەواڵێک ڕاستە یا هەواڵێک ناڕاستە و ساختەکراوە. دکتۆر هەر بۆ ئیزافەی قسەکانیشە ئەکرێت سوود لە هەنێک لە ئەمڕازەکانی ژیری دەستکرد بەڵێ کە بزانین ئەم وێنە یاخودەم ڤیددیوە بە ژیری دەستکرد دروست کراوە یاخود ناکە بێگومان کۆمەڵێک ئامڕاز و بڵین توڵی تایبەت هەیە بۆ ئەم توڵە تایبەتەکان کە لە ئینتەرنێتە هەیە توانی لێەوە بەکاریبێنی بە تایبەت بۆ دۆزینەوەی وێنی ساختەکراو بۆ ڤیددیۆی ساختەکراو هەروەها ئێستا ژیری دەستکرد یارمەتیدەرە لەوەی کە ناوەڕۆکی ساختەکراویش بنایستەوە ئەم ناوەڕۆکە وجودی هەیە یاخود دروستکراوە یاخود شێوەرەوە. زۆر سپاس دکتۆر گیان کە ئامادە بوویت لێرە. سپاس بۆ دکتۆر شوان ئادەم سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چمەک کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵم میوان بووی. زۆر سپاس دکتۆر گیان.